بەنای خی گەورە و بەخشندەی میێرەبان درود و سەڵاو سەرجانی پاچی پێغەمبەر کەوێ دیارە بەڕاستی دەتوانم من لە هەر قۆناغێکی تەمەنمان کۆمەڵێک پەرتووک کاریگەریان هەبوو بەس سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1967 ئەو کاتە پۆلیسی سەرەتایی بووم دێتە بیرم ینی کاریگەرترین پەرتووک کە لەو کاتەش بە خۆ دەزانیت قۆناغی سەرەتایی کم کەسەیە بتوانێت کتێب بخوێنێتەوە بەس لەبەرەوەی من لە خێزانێک بووم لە ماڵی مامم دەم خوێند لە گوندێک لە گوندەکانی سەر بە قوناحەیە قوشتەپە شارۆچکای قوشتەپە ئامۆزایەکەم خاڵی خۆش بوو کەمال جانتایەک پەرتووکی هەبوو یەکێک لەو پەرتوکانە کە هینایانەوە ئەوان لە ناوەندی دەیان خوێن لە شاری هەولێر هاتنەوە ئەو کاتە تەمەنیان گەورە بوو کە لە ناوەندی دەیان خوێن تەواو پێگەشتوو بوون نەمزانی یەکەم جار ئەو پەرتوکەم لە دەست دیتن خەریک بوون دەیان نووسیەوە گوتمەوە چیە دەینووسنەوە گوتیان یەک دانەیە و لە بەرەوش بەرگمان کردووە تا لە خاڵی پشکنین لە هەولێر کە هاتینە دەرێ بۆ گوند نەمانگرن گوتم چیە کردمەوە نووسرابوو بۆ کوردستان هەژار مکریانی گوتی ئێمە دەینووسینەوە پەراویان هینابوو لە پەراوی ترە هەریەکە کەماندی دەبوون دەموتبی دەنە من ئەمن لەبەری دەکەم ینی تەمەشام کرد هەموو هۆندراوەکانی نیشتیمان پەروەری و نەتەوایەتی بوون دیارە چاپی لوبنان بوو گوتم بیدەنە من سێرم کرد لە ناوەڕۆکەکەی هەندێک هۆندراوە سنجیمنی ڕاشەشە یەک لەوانە لە دیوانی بۆ کوردستان هەژار مکریانی خوالی خۆش بێ کە خاوەنی فەرهەنگی هەمبانە بۆرینەشە کە دەتوانم بڵێم دامەزرا و تیمێک ناتوانن شتێک وا بکەن ئەو هۆندراوە سرنجی ڕاشەشام قوربان دەرێ هێشووی ترێ بەدارەوە ڕێوی دەیدی لە خوارەوە دەیزانی دەمینای گاتێ پێ هەڵچوو نیشی بۆ ناکرێ ئەیور زۆر ترشەو ناخورێ هەنی بەڕاستی فەلسەفەیەکی تێدایە بەس نازانم ئێستاش وەرە تۆ لە تەمەنی 10 ساڵی مناڵ تۆ بتانی لەناو ئەو هەمانەوە هەربژێ یەکیشترم هەڵبژارد دێتە بیرم باسی کچی سەڵێک دەکا کە چۆن دوو پشتێکی لە ناو ئاو ڕزگار کردووە دەڵێ ڕۆژێکی سەڵێک کەوتمەنا ئەو دوو پشتێک وشتی لە مردن ڕزگاری بکە خستێ سەرپشتی گەیشتە وشکانی دوو پشێک هەڵی بە هەڵمەزانی تزووی ناوەی خستە ناو لەستی هەتا لە ژیان ینی لە ژیان دەری کرد ینی ئەمە ئەو دوو هۆندراوەم لەبەر کرد جگە لەوە دەتوانم بڕێمە لەو کاتەکە ئێستا و نەماوە ئەوانە چاپی نویان چاپ کردەوە بەڵام چاپە کۆنەکەی ئیش شەستەکان نەماوە برێ لەوێ 40 سال لێرەژ نزیکەی 28 ساڵەوە پێش لەکەم مەگەر لە پەرتوخانەکانە هەبێ دیوانێکی تر ئەستێرەی بەیان عوسمان شاربێژێڕی بەڕاستی کە ساڵی 1969 چاپ کراوە سرنجی ڕاشێشام شعری شێتایە بە ناوی یاسای قەرەقوشی زۆرجار لە کوردەواری خۆمان کە شتێک دەبێت دەرێکا کە یاسای قەرەقوشیە یاسای قەرەقوشی پتر لە 300 دیێرە لەبەرم کرد ئەو کاتە توانێت لەبەرکردن هەندێک پێشکەشی ئێوە بینەرانی دەکەم دەڵێ ڕۆژێ لە ڕۆژان دزێ بۆ ماڵبڕین ئەخزێ کۆشێکە بینی گەورە ئەڵێ ئەم مارە چەورە ئێرە جێ دزوڕاوە زێر و پارە ڕژاوە دزە چاوی ئەگیرێ لە دەرگاوە نیێڕێ تەنیا تاکە یەک ڕێە بیگەینێت بەو جێە ئەو زێر زۆر دژوارە پەنجەرەیە و دیوارە دزە بۆی سەرەکەوێ بەنیازی زێری ئەوێ هەر ئەگاتە پەنجەرە بەختی ئەو خاک بەسەرا پەنجەرە هەڵ ئەتەچێ دزە قاسێکی ئەشتێ دزەی کە ساس و داما و ناومێد و قاسکاو بەیانی زوو پەلەپەل بنخۆشی و شەلەشەر خێرهاسێ بۆ شکات بۆ لای سەرداری وڵات سەردار میری قەرەقوشە ئاسنی لاوەک پوشە ئەرێ ئەی گەورەی وڵات دوێنێ بۆ دزی من هەستا بسمە ماڵێک من بە پەنجەرە هەڵگەڕام بە پەنجەرە هەڵگەڕام ئیتر بەردەبێتەوە اینجا بە مرخێش ئاسنگەریاندایە پێش ئاسنگەر گوتی گەورم هەرزەکاری ئەم دەورم کاتێ من ئیشم ئەکرد کچێک بەڵامان ڕابوت جیرەی جەرجی لێ سندوم ئیشەکەم ناڕێک دەرچوو سەرنجامی ئەمە بوو ئەم کچە شۆخ و جوانە بوو بەهۆی ئەم تاوانە ئینجا کچەیان باکرد کچە وتی ئەی سەردار باوکی داما و هەژار ئاسنگەریان اینجا بە مرخێش ئاسنگەریان دایە پێش ئاسنگەر وتی گەورم هەر زەکاری ئەم دەورم پەنجەرە و دار و تەختە هەرۆک و پۆلا سەختە شیشی ئاسن پشاوە ئەم ئیشەوا قەوماوە ئیشی من ڕاستە و ساغە ئاسنگەر قوربە ساغە دەرێ اینجا بە مرخێش ئاسنگەریان دایە پێش ئاسنگەر گوتی گەورم هەر زەکاری ئەم دەورم
کاتێ من ئیشیمە کرد کچێک بەلامان ڕابوو جیرەی جەرجی لێ سندوم ئیشەکە مناڕێک دەچوو سەرنجامی ئەمە بوو اینجا کسیان ڕاکێشا قرار دەمانی کسەوتی ئەی سەردار باوشی داما و هەمزە خومچی کراسی بۆ ڕەم کردم خومچی بە مەرەی بردم اینجا خومچیان با کرد تومەس خومچی قەڵەو بوو بالا بەرز و پتە بوو گوتی کەی من کۆڕی ئەم پەتەم کورتە بالایە لاواز بۆ سێدارە ئەسازێ یەکێکی تریان گر بەبێ چیرە و قورت و فرد نردیانە پای سێدارە ئەمەی تاوانبارە یعنی ئەمە یاسای قەرەقوشە کە یەکێک لە سێدارە دەن بەبێ و تاوانی هەمێ و دیوانێکی تریش هە لە شاری ساڵی 1960 چاپکراوە بە ناوی تریفەی هەڵبەستی شاعیری گەورەی کورد شێرکۆ بێکەس ئەمە دەتوانم بڵێم کاریگەریان بوو تەنانەت وەی لات من دەست بدەمە فۆلکلۆر و زۆر شتی تر یعنی بۆ نمونە دەتوانم پەرتوخانی مامۆستا عەلادی سجادی کە زۆر کاریگەریان هەبوو نرخشناسی ڕشتەی مرواری ئەمانە دوایی نزیکەی ئەوە بەشی هەشتەمە یعنی نزیکەی هەشت بەش چەند قسەی خۆشی و کوردەواری هەیە لەبەر مامۆستا عەلادی سجادی هەم نووسەر بوو هەم پێشمێژ و وتارخوێنی مزگەوتێک بوو لە مەیدان لە بەغدا چەند خەڵک لە هەموو پارچەکانی کورسا سەردانیان دەکرد کە قسەی خۆشیانی لێ وەردەگرت هەمووی لێرە تۆمار کردووە اینجا بۆ نمونە لەو پەرتوکە کۆنانەی کە لە کتێبخانەکە ئان هەندێکیانەوەی کە بەردەستن بۆ نمونە مەولودنامەی کوردی کە یادگاری محەممەد ڕەشاد موفتی کە ئێستا هەولێرش باسی مزگەوتی ڕەشاد موفتی دەکەن باوشیان بوو ئەمەش دەتوانم بڵێم کە بە کوردی مەولودنامەی کردووە ئەمەیان بارو بوو کە دەتوانم برم یادگاری یانەی سەرکەوتن کە لە بەغدا بۆ ئەوە ژمارەیەکیتی کە ساڵی 1940 چاپ کراوە یعنی دەتوانم بڵێم زۆر هین هەیە ئەوانەی خۆم کە وای لێکردم بەڕاستی من خۆم وەکو نووسەر بسمە بواری فۆلکلۆر سەرەتا بە پەندی پێشینان و قسەی نەستەق و چیرۆک و سەربردە و دوای دابوونەریت بەڕاستی لە دابوونەری دەستم پێ کرد 24 بەش دابوونەریتی کوردەواریم دابش کرد دابوونەریتی کۆمەلایەتی کوردەواری بە 24 گوتم هەر جارەی بەشێک بەڕاستی بەشی یەکەمم چاپ کرد بێزگە لە دابوونەریتی کە ئێستاکە ئەمەیە هەندێک دابوونەریتی باوی کوردەواری کە لە ساڵی 1970 لە دەستگای ڕۆشنبیری بەڵاوکردنەوەی چاپ کرا دوایی بەشی یەکەمم دەست پێ کرد کە باسی منداڵبوون دەکا بەشی دووەمیش باسی ژنی هێنان لە کوردەواری بەڕاستی چاپم کرد ئەوە دەستگای دەتوان بڵێم وەزارەتی ڕۆشنبیری چاپی کرد کە باسی ژنی هێنان دەکات لە هەموو پارچەکانی کوردستان نەک تەنها لە هەولێر لە گەرمیان لە سلێمانی لە سنە لە کرماجی ژوور و ئەمەش دەتوانم بڵێم هەم بەرهەمی ئەمانەی تر بوو بێزگالەوە ئیتر دەستم پێ کرد دیاری نەورۆز لە هۆنراوی کوردی دیاری نەورۆز لە پەخشانی کوردی هەدیەتی نەورۆز فی نەتر وەشل دەبا الکورد والعرب پاشان بیبلۆگرافیای نەورۆز و بیبلۆگرافیای فۆلکلۆر ئەمانە دەتوانم بڵێم هەمووی هەوێنی ئەوانە بوون کە لە سەرەتاییەوە چونکە من کە لەدایک بووم لە خێزانێکی زووتیا لەدایک بووم لە دەشتی قەرازی کاچی بە کاچی لە گوندێک بە ناوی دینگاوە دوای هاتم لە دۆڵە سەزە لە ماڵی مامم 6 سال بخوێن ئەمانە هەمووی دەتوانم بڵێم دەقە فۆلکلۆرەکان کاری لە من کرد سەرەتا من وەکو نووسەرێکی فۆلکلۆر بناسیێم اینجا دوای چوومە بواری دەنوزانی کە ماستەر و دکتۆرا و تەنانەت ئەوەشم کرد بەڵام تا ئێستاش دەتوانم بڵێم گرنگەکانم بە فۆلکلۆر و بە زانست داوە بەڕاستی پێویستە خوێندنەوە ببێتە کەلتور یعنی ئەو شێوەیەش چۆن دەبێت بە کەلتور لە پەروەردەی ماڵەوە ڕادەست پێ بکەین دەبێت دایک و باوک خۆیان ئارزوی خوێندنەوە بکەن دەبێت بزانن خوێندنەوە چەند کاریگەری چەند سوودی هەیە چەند تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە بڕۆ کە ئێمە ئێستا لە سەدەی 21مین تەکنۆلۆژیا لەو پەڕی لووتکەیتێک بەڵام بە هیچ زۆرێک جێگرەوە و لە بری سوۆشال میدیا دەتوانم بڵێم تۆڕە کۆمەڵەتەکان جێگای خوێنەوە ناگرێتەوە ئەو تاموچێژەی کە لە خوێندنەوە مرۆڤ ڕاستەوخۆ کە پەرتوکەکە لە دەست دەگرێ و دێرەکان دەخوێنێتەوە دەتوانی لەگەریان قوڵ بێتەوە ناتوانانی لە تۆڕە کۆمەڵایەتان ئەوە بێتەوە اینجا کەواتە پێویستە بەڕاستی هەموو ماڵێک هەوڵ بدات پەرتوخانەیەکی بسکۆلانە نامەخانەیەک دروست بکات چۆن ئەگەر مانجێ یەک پەرتوو بکڕێ سارێ 12 پەرتوو دەکڕێت اینجا ئەگەر دایکەکە 12 پڕێ و باوکەکەش 12 پڕێ ئەوە 24 چجای ئەوەی مناڵەکانیش چونکە بەرەتاز دەبێت سەرەتا بە نامیرکەی منداڵان و چیرۆشی منداڵان دەست پێ بکەیت چونکە ئێمە پەروەردەکەمان بۆ چییە ئەو دایک و باوکە بۆنەوەی دوا ڕۆژە ئەو مناڵان بەو نمونە ئێستا ئێمە بەوەی ئەو هاوێرکردنە کە بە عەرەب بە ئینگلیزیەکەی پێدەڵێن کەرەنتینە کە ئێمە ئەو ڤایرۆسە بەڵاو بۆتەوە خەرگەوە بۆ 6 مانگ دەچێت لە ماڵەوەیە دەکرێت ئەگەر بێت و هەفتەی ڕۆژێک یان ڕۆژێک یەک کاتژمێر تەرخان بکەن ئەم خێزانە بەیەکەوە بسن لە کتێبخانە دابنیشن کورسی و دەتوانن ئەسکەملیەکان دانێن مێزیەک
با هەر ڕۆژێ جارێک یان هەر هەفتەی جارێک یەکێک کتێبێک بخوێنێتەوە بۆ هەمووان پێشکەش بکە ئەوان کە جێ لێ بگرن و پرسیاری لێ بکەن یعنی وەکو وای لێ دێ دەبێتە بە شێوەی تیمێک خوێندنەوەکە وای لێ دێ دەبێتە کەلتور ئەوەی کە ئێوە باستان کرد کەلتور بەوە دەکرێت کەوێت بێتێ بەشێک لە ڕەفتار چۆن دەبێتە بەشێک لە ڕەفتار دەبێت و ئامانجتە بێ دەبێت هەمووچێژی لێ وەرگری دەبێ بزانی خوێندنەوە دەبێتە هۆی دروستکردنی کەسایەتێکی تەواو بەڕاستی ئەگەر بتەوێ تام لە ژیان وەربگریت بۆ ئەوەی لە جیهان بگەیت بەڕاستی دەبێت لە خوێندنەوەی پەرتوک دەست پێ بکەیت ئینجا پۆلینیان بکە پەرتوچی ئاینی کۆمەڵایەتی ڕامیاری مێژووی زمانەوانی فەلسەفی تا کۆتایی چەند لەوانە سەرقاڵبی دەتوانم بڵێم تەنانەت ئەگەر بێت و ماستەر و دوکتۆراژ وەرنەگری دەرێگەر یەکێک سێ پەرتوو لە یەک سەر کات بخوێنێتەوە 3000 و تێی بگە وەکو ئەوەیە بڕوانامەکی پسپۆری وەرگتێ لەو بوارە یعنی هیوادارم لە ڕێگەی ئەم بەرنامەتانەوە ڕووی دەمم دەکەمە هەموو خێزانێکی کورد لە هەر شوێکە هەن لە ناوە لە دەرەوەی وڵات تکایە با لەمڕۆوە ئەوەی دەستی پێ نەکردووە دەست بە خوێندنەوەی پەرتووک و نامیلکە و ڕۆژنامە و گۆڤار بکە ببێتە کەلتور بۆ ئەوەی بتوانن بنیان نانی نەوەیەکی نوێی لەسەر بناغەیەکی زانستی و هەروە ڕۆشنبیری پەروەردە بکەن.